کۆمەڵارێک خراوین خوێندکار و قوتابیان کوردستانی دەستگەن بایکۆتا خاندنێ بهێتە شکاندن و ورسەیە خاندنێ دەست پێ بکەن لێ بارەگەهێ کۆمەڵە خوێندکارن کوردستانی پێنج جارێک خراوین خوێندکاران و قوتابیان کوردستانی کۆمبوون و پێشتی هینگی دێ کۆنگرەیەکی ڕۆژنامەڤانیدا بەیاننامەیەکە هەفت پشک دەرکرد و داخواست ژێ مامۆسان کرن بایکۆتێ بشکێنن دا کۆپتر پرۆسەیە خاندنێ لێوی سنووری نەهێتە پاش ڤئێ خستن. مامۆسایانی ئازیز، ئێمە لە ڕێوەکانی قوتابیان و خوێندکاریەکانی کوردستان کاری سەرەکیمان بەرگریکردن لە ماف و داخوازیەکانی قوتابیان و خوێندکاران، بەڵام لە چەندین بۆنەدا وەکو ڕێکخراوەکانی قوتابیان و خوێندکاران بە بەیاننامە و بە یادداشت هەمیشە هاوهەڵوێز بین و لەگەڵ گوشاری ئێوە سەبارەت بە لایەنە پەیوەندیدارەکانی پەروەردە و خوێندنی باڵا لە پشت داواکاری و ماف و داخوازیەکانتان وەستاوین و دەوەستین. بەڵام پێمان وا بوو ڕۆدانی کات لە بەرژەوەندی مامۆستان نییە و قوتابیانیش زیانمەندی یەکە بن. پرۆسەی خوێندن بەڕێزان، دوای بڕیاری وەزارەتی پەروەردە کە بڕی 150,000 دینار بۆ مامۆسایانی دەرەوەی شار و بڕی 100,000 دیناریش بۆ مامۆسایانی ناوشار خەکرێت، ئەمە بە هەنگاوێکی سەرەتایی دەزانین بۆ پاڵپشتی مامۆسایان و دڵنیاین تەواوی باری داراییان باش ناکات. بەڵام هەنگاوێکی ئەرێنیە لە ئاز قەیرانی دارایی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ بەهۆی جەنگ بەرگری لە خاک و نیشتیمان قورسایی زۆری لەسەر ژیانی خەڵک دروست کردووە کە دەبێت هەموو لایەکمان لەگەڵی هەنگاو بنین و داوا حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە بڕیارە جێبەجێ بکات و دڵنیایی تەواو بدات بە مامۆستایان و داوا لە مامۆسایانی بەڕێز دەکەین دەرگای هۆڵەکانی خوێند بکەنەوە